و سەرنجام ئەکەوێتە ناوڕووباری سیروانەوە. پریس یەکێکە لەو گوندە سەرەکیانەی عەشرەتی ناوڕۆڵی تای دانیشەجێن کە ناوبانگیان بە خۆشەویستی ئیسلام و زانایانی دین دەرکردووە. مامۆستا مەلا عوسمان کە لە نێو ئەم سروشتە دڕفێن و خانەوادە خانەدانەدا چاوەکاتەوە ئەفشنا ئەبێت بە تەبیعەتێک کە خوداوەند بە شێوەیەکی سەرسوڕهێنەر ئەفراندوێتی. لەگەڵ ئەمەشدا خۆی لە ناو سروشتێکی سادە و جوانی دینداریدا ئەدۆزێتەوە کە دنیای پڕ لە حیکمەت و بەراعەتی فەقیهاتیە. مامۆستا منداڵی خۆی بە حوجرە پڕ لە دیندارێکی باوکی عەبدولعەزیز پریسی ئەبەخشێ. ئیتر مناڵی ئەو سەرشارە بێت لە زانست و زانیاری و حکمەتی دینداری. مامۆستا و زانای هەڵکەوتوو شا عەبدولعەزیز محەممەد باوکی مامۆستا عوسمان سەرپەرشتی وانەوتنەوەی مەدرسەکەی پریسی کردووە کە یەکێک بووە لە دیارترین زاناکانی سەردەمی خۆی. ئەم زاتە لە ناوچەکەدا ناسراوە و بە تەقوا و چاکساز و میوان نەواز بووە. لەبەر فراوانی زانستەکەی لە بوارەکانی فقهدا بە پێشەوە ئیمام مالیکی سەردەمی خۆی ناسراوە. یەکێک لە سەروەریەکانی ئەم بنەماڵەیە لە کاتی خوێندن و وەرگرتنی زانستدا دوای خوای گەورە متمانەیان بە خۆیان بووە و بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان دەستیان داوەتە کشت و کاڵ و جوتیاری و کاسبیکردن. مامۆستا منداڵی و گەنجی لەم گوندە هێمن و پڕ لە جوانیەدا پێئەگا. لەناو خانەوادەکەی خۆیدا گۆشەکرێت و دوور لە ئاژاوە پشێوی کە کاریگەریەکی باشی لەسەر پاشەڕۆژی دائنێن. ئەو لە ئامێزی دایک و باوکێکی میهرەبان و بەخشندەدا ئەژی و لەژێر سێبەری پڕ لە هەیبەتی باوکیدا چرۆی باوەڕ و یەکتاپەرستی و داوێن پاکی ئەگەشێتەوە و خۆشەویستی ئاین و زانست و زانایانی چاکەخواز فێرە بێ. ئیتر تا ئەهات مامۆستا دڵی وابەستەی مزگەوت و مینبەری پیرۆزی پێغەمبەری پێشەوامان صلى الله عليه وآله وسلم بوو. مامۆستا لە گوندی پریس و لە ساتەوەختی پێگەیشتنیدا خۆی دیمەنی ئەو فەقی و قوتابیە دڵپاک و بە هەیبەتانی ئەبینی کە هەر یەکەیان لە جێگەیەکەوە هاتبوون و لە قوتابخانەکەی پریسدا و لە بەردەم باوکیدا چۆکی قوتابێتیان دانابوو. ئەهاتن بۆ حجرە پڕ لە نورەکەی پریس چونکە ئومێدیان مەلەکردن بوو لە دەریای بێبنی عیرفاندا. مەبەستیان بانگەواز بوو بۆ دینی خودا و بەخشینەوەی ئومێد بەوانەی ستەمکاران بڕستی هیوای لێبڕی بوون. ئەیانەویست بەو زانستە ببنە چرای هیدایەت و ئاسوودەی بۆ گەل و نیشتیمانەکان بگێڕنەوە. مامۆستا مەلا عوسمان لەناو ئەو کەشە و ئەو بۆنە مەعریفەی ئیماندا پێگەیشت و قورئانی پیرۆزی هەموو تەواو کرد. هەروەها لە خزمەتی باوکی و دوو قوتابی تردا کە لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە هاتبوون فێری زبانی فارسی و نەحو و سەرف و لوغە و تەجوید ئەبێ. ئیتر مامۆستا لێرە بەدواوە فێر بوو کە هەمیشە هەست بە شەرم و شکۆ بکە لە بەردەم هەر کەسێکدا کە ئەلفێک لە زانست و زانیاری ئەزانێ. هەر لەو کاتەدا بڕیار ئەدا زۆر ببیستێ و کەم بدوێ. ئەم خەسڵەتە ئەوەندە کاریگەر بۆ لەسەری تا وەفاتیشی کرد لەگەڵیدا ژیاوە. دواتر لای برا گەورەکەی مامۆستا مەلا عومەر درێژە بە خوێندن ئەدات و بڕێکی زۆر لە فقه و نەحو و سەرف لەسەر دەستی ئەو فێرە بێ. بەندە لە خزمەتی مامۆستا کە زیاتر لە 5 ساڵ لە خزمەتی مامۆستا مەلا عوسمانە چۆکی قوتابیەتیم دادا. لەو ماوەدا بەڕاستی من کۆمەڵێشتی زۆر لە جەنابی مامۆستا فێر بووم. مامۆستا بێجگەلەوەی کەوا معەلم بوو، باشترین مامۆستا بوو کە بە جوانترین شێوە وانەکانی دەوتەوە و هەوڵی ئەدا هەمیشە ئەو قوتابیەی کە دەرسی پێدەڵێ بە باشی لەو دەرسووانەیە حاڵی ببێت. مامۆستا بێجگەلەوە کە معەلمێکی سەرکەوتوو بوو، بەڕاستی لەگەڵ ئەوەشدا مڕەبیەکی زۆر سەرکەوتوو بوو. واتە مامۆستا هەمیشە لە دوو لاوە ئیشی لەسەر قوتابیەکە ئەکرد. لەلایەکەوە فێری زانست و زانیاری دەکرد، لەلایەکیشەوە پەروەردەیە کرد بە پەروەردەیەکی ئیسلامی دروست. هەر لە حەیاتی جەنابی باپیرما جەنابی باوکم دەستی کردو بە تەدریس و جێگەی متمانەی زۆربەی زۆری ئەو فەقیانەی ئەو منتیقە بووە و مامۆساکانیش مەلاکانی ئەو منتیقە بووە
يعني زۆر جار ئەگەێڕنەوە کە جارێکیان مامۆستا شێخ حەمەدی شێخ ڕەسوول بەڕەحمەت بێ فەوتی کرد ئەیگەڕاوە ئەیفەرموو ئێمە دانیشت بووین لە مزگەوتی خانم مەسئلەیەکی فقییان هێنا ئەوێ هەموو ڕێیاندا ئەوە پێ ئەوت مەلا عوسمان چونکە هەم لە عومرا هەم لە هینا لەو گەورەتر بوو وتی مەلا عوسمان هەڵسا بوو ڕۆیشت بوو بەرەو پریز گەڕابووە مەسەلەکان پاش ئەو هێنا یەکسەر ئەڵێ ئادەی بڕۆ محەمەدیان بڕۆ فرێ مەلا عوسمان کەەوە بزانە لەکوێ ئەو ئەبێ ڕێی با لەسەری بەو تەمەن مناڵیە ڕێی جای مامۆستا مەلا عوسمان ناو عالمەکانە حسێب بووە بۆ چونکە ڕەجاحەتی عەقڵ و هەم سەلاحەتەکەی هەم تەقواکەی هەم خوێندەواریە واسعەکەی کارێکی کردبوو کەوا کەسایەتێکی زانستی بۆ خۆی دروست کردبوو لە ناو مامۆستاکانی مەنتیقەکە. بەڵێ مامۆستا مەلا عوسمان ڕەحمەتی خوا لە قەبرەکەی من لە ساڵی 46 زاینی فەقێ بووم لە بیارە مەوزوعی ئەوە کە سێ تەلاقە تەلاقێکی پێ ئەکەوێت تا سۆخ بوو لە وڵاتی ئەمە رسالەیەک لە میسر و هاتبوو ئەیان ویست جوابی بنووسنەوە مامۆستای زۆر لە خزمەت شعلادینە کۆبوو بوونەوە کە کێ هەڵبژێرن جوابەکەی بنووسێتەوە من ئەو ڕۆژە بە بیستنی فەرمودەیەکی شعلادین مەحەبەت و خۆشەویستی ئەو پیاوە چوە دڵمە شعلادین فەرمووی بە مامۆستا مەلا کەریمی مەرحووم فەرمی مەلا کەریم من بڕوام بە عیلم و عەقڵ و دینی مەلا عوسمانی کوڕی مەلا عەزیزی پریس هەیە بنێرن بە ئەو بێ جوابەکەی بداتەوە هەر لەو ڕۆژە من مەحەبەتی ئەو پیاوە چوە دڵم. وەڵای خودمان ئەمە ماڵەکەیەتی ماڵەکەی گەڵ بوو ماڵەکەی گەڵ بوو تەلەبەی بوو فەقێی بوو مەسەل چەند فەقێی پێگەیان ئیجازەیان وەرگربوونەوە مامۆستا ژیانی ئەوە بردووەتە سەر وەکو نەک وەک ژیانی ئیمڕۆ. لەبەر ئەوەی بەشێکی گرنگ لە ژیانی مامۆستا مەلا عوسمان پەیوەندیدار بە تەدریس و بواری فێرکردنەوە ئەبێ کەمێک بۆ قوتابخانەی پریز بگەڕێینەوە کە ئەو یەکێک بووە لە زانا گەورەکانی نێو ئەو فێرگەیە. قوتابخانەی پریز هەروەکو وتمان مامۆستا مەلا عوسمان یەکێک بووە لە ئەستێرە درەوشاوەکانی ئەو زانستگەیە یەکێک بووە لە قوتابخانانەی کە دەورێکی باڵای هەبووە لە پەروەردە و فێرکردنی قوتابیان و پێگەیاندنیان لەسەر بنەما سەرەکیەکانی ئیسلام و زانستی بەهێز. ئەلبەت لەو ئان و ساتەدا موسڵمانان لە کوردستاندا زۆر پێویستیان بەو جۆرە قوتابخانەیە بووە. لەو قوتابخانەیەدا تەنها زانستەکانی فقه نەخوێندراوە بەڵکو فەلسەفە و بروزە ئەدەبیەکانیش هەر یەکەیان زانستێک بووە کە خوێندراوە. لە کۆتاییەکانی سەدەی 12 کۆچی و سەرەتای سەدەی 11دا کۆتا خەلافەتی ئیسلامی ڕووخاو خاکی ئیسلامی ڕوبەڕووی داگیرکردن و پارچە پارچەکردن بۆوە. ئیتر زەمانێک مسلمانان بەبێ ڕەمزی دەسەڵات و سەروەری بە سەرگەردانی و بێمەئوایی مانەوە. بەڵام بەزەی و سۆزی خودایی زۆر خێرا ئەم واقعی نوشوستەی مسلمانانی گۆڕی. ئەویش بەهۆی دەرکەوتنی منەویر و نوێگەران و چاکسازان بۆ ڕێنمونی و ئامۆژگاری خەڵکی و گێڕانەوەیان بۆ سەر شاڕێگەی ڕاستی. لە هەر پارچە خاکێک لە هەر کاتێکدا کەسانێک دەرەکەون کە کاروباری دین نوێ ئەکەنەوە